بێگومان هەر لەسەر ئەم دۆسێ ئەوەستین و ئەگەر پێناسێکی زۆر کورتی کۆچکردن بکەین ئێمە توانین بڵێن ئەوەی کە کورد زمانە و هاتۆتە هەرێمی کوردستانەوە ئەوە بە ناوی گشتیەکەی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بە پەنابەر ناو ئەبرێت ئەگینا ئەوان کەسێکی نەتەوەین لە نەتەوەی خۆمانن بەڵام بە گشتی پێناسە گشتیەکە وا ئەڵێ ئەگەر هەر کەسێک لا وڵاتێکی نەتەوەی خۆیەوە بۆ وڵاتێک بچێت کە هاوڵاتی ئەو شوێنە نەبێ ئەو کەسا پەنابەرە جا ئەمە ئامارێک هەیە کە نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێکات ئەڵێ لە 96 کەس لە جیهان یەک کەس پەنابەرە لە هەموو جیهانە کە ئەمە بە ڕێژەکەی ئەکاتە 120 میلیۆن کەس کە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە ئێمە گەر بین سەر باسی کۆچکردن و هۆکارەکانی کۆچکردن ئایا بۆچی مرۆڤ کۆچەکات ئەمە دیاردەیەکە بە درێژایی مێژوو هەبووە بەڵام لە 50 ساڵی ڕابردووە زۆر زیاتری کردووە هۆکارەکانیش زۆرن ڕەنگە هۆکاری مادی و معنەوی هەردووکی بە یەکەوە تێکەڵاو بێت هەندێک جار هۆکاری مەترسی بۆ سەر گیانی مرۆڤ دەمانەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین چکە کورد نامۆ نییە بە پەنابەربوون چ بە کۆچی تاکە کەسی چ بە کۆچی کۆمەڵ بۆیە لەگەڵ میوانمان شادان عەبدولکەریم ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی سورک گفتوگۆکەین لەبارەی ئەم پرسەوە بەخێر هاتیت خات و شادان پێش هەموو شتێک جەنابەت خۆت بۆ خۆت پەنابەر بوویتە لە وڵاتێکی تر و گەڕاویتەوە ڕەنگە بەو شێوە ئەستەم و قورسە جەنابەت کۆچت نەکرد بێت بە شێوەیەکی ئاسانتر کۆچت کرد بێت بەڵام دواتر ئامانجەکە هەر گەڕانەوە بوو گەڕایتەوە بۆ کۆچت کرد بۆ گەڕایتەوە هەرچەند پرسیارەکە پرسیارکی تاکە کەسیە بەڵام ڕۆژەکە ڕۆژی ئەوەیە کە باسی پەنابەران بکەین حەزەکەین باسی ئەزمموی جەنابشت بکەین جواداتر پرسیاری دیکەشەکەین سپاس دەکەم خانم بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس پرسیارەکەش زۆر ئاساییە چێتە قالبێکی گشتیەوە جۆرێکە لە زانیاری پێدان وەڵامەکەی بەس لە پێشە بە بۆنەی ڕۆژی جیهانی پەنابەران پێم خۆشە پێش هەموو شتێ سڵاو و ڕێز بۆ گیانی ئەو قافڵەی بێسەر و شوێنەکانی کۆچی نایاسایی هیوادارم خوای گەورە بیان پارێزە ئێمە ژمارەیەکی ئێجگار زۆر لە بێسەر و شوێنانمان هەیە لە هەرێمی کوردستان و بەداخەوە ئەو ڕووداوەی پێش چەند ڕۆژێش کۆمەڵە بێسەر و شوێنی لە ئەنجامیان پیا بوو وەکو ڕووداوەکانی پێشووتر ئەوانش بە هۆکاری جیاجیا کە بێسەر و شوێنە بن بۆ ماوەیە دوور و درێژ و هیوادارم دوا ڕوودا و بێت چیتر خێزانەکان لە ئازار و تاڵی بەو شێوەیە نەبن بەڕاستی دەربارەی پرسیارەکەت پێشەکەی ئەڵێم پەناخوازیان پەنابەریان کۆچ لە جارنامەی جیهانی مافی ئینسان مافێکی سەرەتایی هەر تاکێکە بە هەر هۆکارێک بێ مافێکی یاسایی خۆیەتی کە هەر وڵاتێ هەڵبژێرێ بۆ ژیان زۆر کەس وڵاتێکی تر هەڵبژێرێ بۆ ژیان بە هۆکاری خوێندن یان کارکردن یان هۆکاری ژینگە یان هۆکاری بڵێن ئەگونجێ لەگە کولتوری ئەو وڵاتە بەڵام لە ڕاستیە من قەناعەتی شەخصی خۆم پێم وایە هەر تاکو و خوای گەورە بۆ ئەو شوێنە دروستی کردووە کە تایە گونجێک و بیئە و ژینگەیەکی ڕاستەقینە و سروشتی خۆی لەگەڵ ئەوەشە ناتوانانی بڵێ کۆچ هەڵێ وەکو وتم و مافێکی یاسایی هەر ئینسانێکە و زۆر کەس دوای ساڵانێکی ئێجگار زۆر کە لە منداڵی هەیە لەوێ لە دایک بۆ ئەگەڕێتەوە وڵاتی دایکی خۆی چونکە بنەما هەیە کە ئینسان کۆچەکە بە تەواوەتی بنەمایەکت هەیە لە باگراوندی خۆت لە پەروەردەی خۆت لە بیر و باوەڕت لە ڕابردوو کە توی کردوتە ئەو ئینسانە لە هەر تەمەنێک بێ ئەگە منداڵش بیت و پەروەردەی دایک و باوکەیە کە کۆچەکەیتە کولتورێکی نامۆ سیستەمێکی نامۆ ینی بەو شێوەیە نییە تو بە تەواوەتی دابڕێنێ لە وڵاتەکەی خۆت ئەگەڕێیتەوە وڵاتی خۆت ینی من کاتێک گەڕامەوە بڕیارماندا پێمان شەرم بوو کاتێ بگەڕینەوە کوردستان کە هەموو شتێک دەستە بەرکرابێ بۆ هاو نیشتمانیان ئەو کات زۆر عیبە ئێمە بگەڕینەوە ئەبێ کاتێ بگەڕینەوە کە هەست بکەین ئێمەش بووینە بەشێ لە دروستبوونی هەموو شتێ لە وڵاتەکەمان باشە کەواتە خات و شادان با من ئەم پرسیارە با بکەم کە جەنابەت ئاماژەکەیت ئەمە مافێکی هەر مرۆڤێکە کە بگەوێت کۆچ بکات بەڵام ئەو کۆچکردنە ئەوەندە ئەهێنێت یەکێک وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان کە منداڵێکی نۆمانگە بباتە ناو یەختێک کە نازانێت بە چەند ڕۆژ ئەگات چۆن ئەگات و نەهامەتەکانی چین ئەم مافە ئەوەنە ئەگەێنێت کە ژنێکی دووگیان بچێتە ناو یەختێکە و مناڵێکی ساوا یاری بە ژیانی بکرێت من زۆر پێم خۆشە پرسیارەکەت لەبەر ئەوەی بە هیچ شێوەیە من لەگەڵ کۆچی نایاساین
طبعا وەک ئەڵێ هەر بەو بۆنەوە ناوی چەند ناوێکی جیاوازی هەیە و بەکاردێ کۆچی نایاسایی، کۆچی ناڕێکخرا و کۆچی ناڕێک، کۆچی ناشەرعی. بەڵام مەبەستەکە ئەوەیە ئەو کۆچەیە کە بە ڕێگەیەکی یاسایی و قانونی و ڕێگە پێدرا و کۆچبەرەکە وڵاتی دایک بەجێ ناهێلێ بۆ ئەوی ڕوو بکاتە ئەو وڵاتەی مەبەستێتی. کۆچی من زیاتر نایاسایی بەکاردێنم هەرچەندە تۆزێ تەبیعاتی هەیە. کۆچی نایاسایی کارەساتی ئێجگار گەورەیتیایە بۆ کۆچبەرەکان. زۆر جێی داخشە ئەم دیاردەیە بەردەوامە لە هەرێمی کوردستان. هۆکاری سەرەکیشی ڕاستی من ئەیگەێنمە ئەوەی کە هۆشیاریان نییە، زانیاریان نییە. ئێمە وتمان ئۆکەی مافێکی سەرەکیە ئەگە ئینسان وەکو بە پێی یاسا کۆچ بکە. بەڵام ڕێگای یاسایی ڕێگای سەلامەتی ناو ئەنێن، ڕێگای سەلامەت بۆ کۆچی نایاسایی یەکەم شت ئیستا هەم لە هەرێمی کوردستان ئەگە یاساکان ئامادە بن ئەو کەسە بێتە کەسێکی نایاسایی کە لە یاسای یاخی بووە و لەگەڵ کەسێکی کە ناوێنەن ڕێبەر سماگلەرێ قاچاقچی کە لەگەڵ کەسێکی لەو شێوەیە ڕێککەوتنی ئەنجامەدا ئەوەش کارێکی نایاساییە. ئەوە لە سەرتاوە. لە دوای ئەوە ئێمە وەکو ڕێکخراوی سۆرک ئاگداری ئەو هەموو کارەسات و نەهامەتیانەین هاونیشتیمانیانی ئێمە و خەڵکی ترش کە بەو شێوەیە کۆچەکەن ڕوبەڕووی ئەبنەوە. باشەکەواتە ڕۆڵی میدیا، ڕۆڵی ڕێکخراوەکان لە دەرخستنی ئەو نەهامەتیە، چونکە ئێمە هەر ئەوەندەی کە ئەبینین لە زاری کەسێکەوە بۆ کەسێکی ترە گوازرێتەوە کە ئەم ڕێگەی نەهامەتی تایە. ڕۆڵی میدیا، ڕۆڵی هونەر بە تایبەتی دروستکردنی فیلم لەسەر بابەتێکیەوە، چونکە ئێمە ئەگەر فیلمێک ببینین کەسێک لە ناو دەریا ماوەتەوە بۆ یەکتری باسیەکەین، جاری وایە سپۆیلەکەین بەس دەبێت کە کەسەکە بیبینێت کاتچە ژیانێکی مەترسیداری هەیە. لە هەمان کاتیشە بە کۆمەڵ خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی ناوچەکە تووشی ئەو حاڵەتانە نابن. کێشەکە لەکوێیە؟ میدیا کەم و کورتی هەیە، ڕێکخراوەکان کەم و کورتیان هەیە، ئەو وەشیارێ بە خەڵک نادەن، یا چاو لە چاوکەری ئەوەندە زاڵەکە خەڵکەکە چاو نەترسانە خۆیداتە بەر دەمی مەرگەوە. سوالەکەت پرسیارەکە زۆر بەجێ خانم. لە ڕاستیە من وتم کەمی وشیاری کۆچبەرەکانە با ناو کەم تەرخەمی لێ نەنین، بەڵام ناو دەستپێکێکی لێنین، چکە من کە هاتم بە نیازی ئەوە بووم خەڵکی ئێمە هۆشیاری زیاتری پێویستە لەسەر یاساکانی نێودەوڵەتی بۆ کۆچ لەگەڵ لە دەربارەی گۆڕانکاری لە یاساکان، دەربارەی ڕێککەوتنەکان و بڕیارەکانی کۆچ لە هەر وڵاتێک بەجیا لە دەستگاکانی کۆچ و وەزارەتی کۆچ دەرەچێ، هەروەها بڕیارەکانی لە وەزارەتی کار. ینی کێشەکە و گرفتەکە لەوەیە خەڵکی خۆمان ئەو ئاگادار و زانیاریان نییە، ئەگەرنا ئەو بۆتی مەرگانە هەڵ نابژێرن بەڕاستی هیچ کەسێ ئەو بڕیارە نادا. ئەنی ئەوە زۆر جێگای داخە. ڕاگەیاندن ئەتوانێت ڕۆڵی زۆر باشتر ببینێ. ڕێکخراوەکانی کۆچی نێودەوڵەتی بەڕاستی ئەتوانن ڕۆڵیان زۆر کاریگەتر بێت. تۆزێ من هین گلەیم لێیان هەیە، هەندێک بەرنمەیان هەیە بۆ هوشیارکردنەوە، ئەبێ زۆر کاراتر بێ. بەو شێوەیە نییە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، ڕێکخراوە لۆکاڵ NGOکان پێویستە زۆر زیاتر. ئێمە وەکو ڕێکخراوی سۆرک زۆر کارمان لەسەر وشیارکردنەوە کردووە. کاتی ئەو کارەساتانە زۆر بەزەقی بەداخەوە ماوەیەک بوو کەم بوو بۆ، بەڵام ئێستا دەستی پێکردوتەوە لە 2015 و 16 و 17 ئەوانە ئێجگار زۆر بوو. ئەو کات ڕێکخراوی سۆرک زۆر کاری لەسەر وشیارکردنەوە ڕاگەیاندن دەوری خۆی ئەبینێ کورتە فیلمی وەکو لە کەناڵەکان بەردەوام لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە لە بارودۆخێکین زۆر قوربانیمانداوە لە ڕێگای کۆچی نایاسایی. ئەو هەڵمەتی هوشیارکردنەوەیە ئێجگار پێویستە بە شێوەیەکی کاراتر دەست پێ بکەین و زانیارەکە بگەیەنێتە ئەو خەڵکی پێش ئەوەی بڕیاری کۆچ بدەن بەو شێوەیە. باش ئەگەر بە گشتی باسی جیهان بکەین، ڕەنگە ئێستا ئەمە فۆکسەکەمان کە لەسەر کوردستانە ئەمە واتای ئەوە نییە کە کوردستان شوێنەکە بۆ ژیان نەشیاوە بۆیە خەڵک ئاوا کۆچی بۆ ئەکات، یانی لێ کۆچی لێ ئەکات و ئەڕوات ئەو تاراگە هەڵەبژێت. خواگەر سەرێکی جیهان بکەین، وڵاتانی ئەسکەندەنافی یەکێکن لە وڵاتانەی کە بە سەدان خەڵک کۆچی بۆ لێ ئەکات بۆ ئەمریکا، هەر لە مەکسیکەوە بۆ ئەمریکا. مەبەستم ئەوەیە باسی ئەوە بکەین کە تەنیا ڕەنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێستا بیسەری من و جەنابتن بڵێن هەرێمی کوردستان فڵان و فیسان ئەم شتە و ئەو شتە، بەڵام ئەمەوێ یەک تیش بخینە سەر ئەوەی کە لە هەرێمی کوردستان تەنانەت بۆ کەسانیش کە ئەگەڕێنەوە خزمەتگوزاری پێشکەشەکرێت. ئەمە تا چەند گرنگە کە لە وڵاتانی دیکە ئەم بابەتە نییە، بە شەرتی وڵاتانی ئەسکەندەنافی لە وڵاتێک هەژمارەکرێن کە لە فەوقی ڕەفاهیەن، لە سەروی ڕەفاهیەوە ئەژین کەچی کۆچی شەکەن. بەڵێ لە وڵاتانی ئەسکەندەنافی پێش نزیکەی 100 ساڵ کۆچی ملیۆنی هەبووە و ئێستاش لە ئێستادا
بە هۆکاری جیاواز ئەکادیمیەکان خاوەن شەهادە یان بڵێن بڕوانامە تایبەتەکان کۆچەکەن ئەوە ڕاستە لە هەموو وڵاتێ بە شێوەیە کۆچ هەیە بۆ چینێ بە هۆکاری جیاواز و لە هەرێمی کوردستان من پێم خۆشە بەو شێوەیە ئاماژە پێ بدەم تو لە وڵاتی خۆت با ئێمە پۆزیتیڤانە باس بکەین بەڕاستی زۆر ئاساییە دەستش لەسەر ئەو خاڵانە دابنین کە پێویستە کاری زیاتری لەسەر بکرێ هاوکاری زیاتر هەبێ لە بین حکوومەت ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانی تایبەتمەند بە چارەسەری ئەم جۆرە قەیرانانە جۆرێک لە قەیرانە بەڕاستی ئەو کۆچ و ئەو کارە ساتانە هاوکاری زیاتر و هەماهنگگی لە بین ڕێکخراوە لۆکاڵ NGOکان زۆر بەڕاشکاوانە بە گیانێکی تەبایی بە گیانێکی کە هیچ ڕەنگێک و هیچ بیرروڕایەکی تر لە پشتیەوە نەبێ دام و دەستگای حکومی و ناحکومی هەماهنگ کار بکەن لەسەر کەمکردنەوەی ئەو جۆرە قەیرانانە ئەو جۆرە کارە ساتانە بواری ژیان چی پێویستە دەرفەتی کاری زیاتری پرسیار چه هەماهنگێک لە نێوان ڕێکخراوی ئەوە حکوومەت یاریمی کوردستان هەیە بۆ ئەو خانەوادانی کە لە تاراوگە ئاگەڕێنەوە وەکو ڕێکخراوی سایە ئێمە زانیاریان پێدەین بۆ دامەزراندن و هۆکاری دامەزراندنی ڕێکخراوی سۆرک لە 2011 بۆ نمونە ناوی سای بەس کورت کراوەکەی سۆر کە سایە Organization for Returning کوردستانیان from abroad بەو شێوەیە کە ئێمە زانیاریەکانیان پێدەین لەسەر بازاڕی کار و بە تایبەتی سەرەتای دامەزراندنشی تایبەتمەند بە منداڵەکان بوو دایک و باوکەکان کۆکەینەوە ڕێنمایی تایبەت بە هەموو بارودۆخێکی ژیانی ئەو منداڵانە بۆ نمونە لە قوتابخانە پێشتر قوتابخانەیەکی تایبەت نەبوو بۆ منداڵانی گەڕاوە لە تاراوگە خۆشبەختانە دوای قوتابخانەیەکی تایبەت کە ناوی توانایە حکومیە و بێ بەرامبەرە بۆ ئەو منداڵانە دامەزرا زانیاری بە منداڵەکان ئەدەین چۆن ئەوان ئێستا لە وڵاتێکی ناتوانانی بڵێ وڵاتێکی نوێ ئەوان لە دایک بۆی ئەوروپان زۆربەی بەڵام وڵاتی دایکیانە وڵاتی دایک و باوکیانە چۆن دەستپێکی ژیان بکەن تۆزێ جیاوازی هەیە چۆن ڕێگاکان بۆ خۆیان بکەنەوە هەروەها دایک و باوکەکان زۆر جێی خۆشحاڵیشە کە ئیستا زۆر خێزان ئەگەڕێنەوە توانای قوتابخانە ئەهلیەکانیان نییە ڕێنماییانەکەن قوتابخانەیەکی حکومی هەیە منداڵەکانتان لەوێدان زۆر باشە بۆ هیوایی کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاک بەتاکمان دەستخێنە ناو دەستی یەکتری بە یەکەوە کوردستان بنیاد بنین بۆ ئەوەی کە هەموو ڕۆڵەکانمان لێرە پەروەردە بن لێرە خزمەت بکەن کوردستانێکی جوان و گەشمان هەبێت سپاس بۆ جەنابی شڵخات و شادان عەبدولکەریم ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی سۆر کە لەگەڵ ماوەت سپاس دەکەم ڕێک ئەوەی لە کۆتاییە و هەموو مەبەست و ئامانجەکە و سپاسی جەنابەت ئەەکەم بۆم دەرفە سپاس بۆ جەناب